لە شاری سلێمانی ناوەندێکی هونەری کراوەتەوە بۆ فیلم و کاری شێوەکاری کە تێیدا فیلمە کۆنەکانی ساڵانی ڕابردوو ئەو فیلمانی کە لە بواری هونەریان لێرە نمایش دەکرێت و هاوکات تابلۆی هونەرمەندانی کوردیش لێر گەلەریەکدا لێرە کۆکراوەتەوە. لێرە ئەو سینەمایەیە کە هاوڵاتیان دەتوان سەردانی بکەن و ئەو فیلمە کۆنانە ببینن. لێرە کاکشاد عەبدولکەریمی لێ کە بەڕێوەبەری ئەو ناوەندەی سڵاو لێ بێ کاکشاد، ئەم پرۆژەیە چییە؟ خۆی لە چیا بینێتەوە؟ خانەی هونەری میراس ئێمە دوو کردمانەوە، تەبعاً پێگاتووە لەم هۆڵی سینەمایەکەی بینن لەگەڵ گالێریەک کە لەو دیوە دوای بۆیە چین. هۆڵەکە 55 کورسیە و تایبەتە بە فیلمی سەربەخۆ، فیلمی فەستیڤاڵ، فیلمە کۆنەکان. ئێمە ئازانین بینەر هەیە بۆ فیلمی هۆلیوود و هاوچەرخ و فیلمەکانی کە ئەمڕۆ دەرەچن، بە تاکیدیش بینەر هەیە بۆ ئەم فیلمانە و لە هەمان کاتا هۆڵەکەش ئەتوانن بەکرێ بگرن بۆ کۆڕ و مەبەستی خۆیان. تا چەندێک هاوڵاتیان دێنە ئێرە هۆڵەکە بەکرێگەن یا سێ فیلمە کۆنانەکەن و کە لە ساڵانی ڕابردووە بەرهەمێنراوە. خۆی ئێمە چووکە تازە کردومانەتەوە، تقریبی هەفتەیەک دوو هەفتە بێ کردومانەتەوە، دوو هەفتە بێ کردومانەتەوە. بۆ ئێمە یەک بینەریش زۆرە. ئێمە واسێریەکەین چونکە هەم سینەماکەمان بچووکە، لەگەڵەوەشا پرۆگرامەکەمان تازەیە بۆ ئەم شارە بۆ منتیقەیە. ئێمە لە بیدایەتە تقریبی تاکو ئێستا تەسەوڕەکەم تاکو 100 کەس هاتە بێت دوو فیلمان نمایش کردووە تا ئێستا و بە هەوڵی ئەوەشین کە زیاتر خەڵک بێت ئینشاءڵڵا. زۆر باشە با بچینە گەلەریەکە. ئەو گەلەری کە هەیە لێرە کە چەند بابەتێکی تیا نمایش کراوە کە هەیە ئێرە دڵەکاتەوە بەرهەمی هونەرمەندانی کوردی لێیە. ئەگە بێت ئێرەوە ئەمە چین ئەو تابلۆیانە هیچ کام هونەرمەندانن لێرە؟ خۆی بەڕاستی ئێرە گالێریەکە مەحرەزی و پێشانگای جیاوازی تیاکرێت. ئەمەی کە کردمانەوە دوو پێشەنگایەک بوو بۆ کۆکراوی کە خۆم خەریکی بووم ئەم 8 ساڵە بە کۆکراوی هونەری سەلام ناسراوە. طبعاً من لێرە گرنگیم یا بە هونەرمەندی کورد و بە هونەری کورد خاستن لە عێراقە. لێرە تابلۆی و ئیش و کارەکانی مامۆستای بەرز و بەڕێزەکان عەلی جۆڵا، ئیسماعیل خەیات، قەرەنی جەمیل، عەبدوڵڵا ڕەسوول، عەلی لەتیف و عومەر دەروێشە بینی لە قاتی خوارەوە. لە قاتی سەریشەوە هەندێک کاریکە هەیە هی طبعاً تازەترن، هاوچەرخن، هونەرمەندی عەرەبی منتیقەکەی تیا، بیانی تیا، خەڵکی دەرەوە ئەجانب لێرە کۆکراونەتەوە. طبعاً ئەمانە خۆی ڕۆژە لە ڕۆژان قەت دەرفەتیان نەبووە بەیەکەوە معرەزێ بکەن، بەڵام لە ڕێی ئەم پێشەنگا و لە ڕێی ئەم کۆکردنەوە ئەمڕۆ لێرە ئایان بینیت پاڵ بە پاڵ. ئەم تابلۆیانە بۆ فرۆشتن یاخود تەنها بۆ نمایشن لێرە؟ ئەمانی بیدات، ئەم عەرەزەی بیدات طبعاً بۆ ناسانی شوێنەکە و گالەریەکە و بۆ ئەم مەبەستی کۆکردنەوە چییە و بۆچی بەکارە و بۆچی کارێکی گرنگە. ئەمە تەنانەت بۆ نمایش و بۆ فێربوونە. طبعاً ئەمانەوە بەشێکی خەڵکیش کەیت بۆ ئێرە یەکەم جارەتی ناوی هەندێک هونەرمەندی کورد بناسێت یانی هەندێک بیانی. دواتر لەمە پێشەنگاکان بۆ فرۆشتن دادەن، بەس ئەمە یەکەم نا. سپاس بۆ شاد عەبدولکەریم بەڕێوەبەری خانەی هونەری میراس. بەڵێ کە ئەیبینن لێرەدا تابلۆی ژمارەی زۆر لە هونەرمەندانی کورد لێرن کە ئەم تابلۆیانە نوێنین، بەڵام کۆکراونەتەوە لێرە لە پاڵ تابلۆی هونەرمەندانی جیهانیدا نمایشکراون بۆ پیشاندانی ئەو کارە هونەریانی کە لە ناو کووردا هەیە و وەکو ناوەندێکی هونەری ئێرە بەکاردێت و بە وەرزە وەرز پێشانگای تێدا دەکرێتەوە.